جامانەکانە بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتتانەکەم بە خێبن سەر چاومان عزێتان کێشە من ناوم ئاواتە لە ساڵی 1992 خەریکی ئەم پیشەیەم هەتاوەکو ساڵی 90 لە ساڵی 90 بۆ 2004 دابڕانێکی کورد ڕووی یاویش بەهۆی چوونم بۆ هەندەران پاشان لە 2014 کاتمەوە بە چێژ و بەتامەوە دەستم کردەوە بە ئیشەکەی خۆم بەڕاستی چێژی لێبینم بەڕاستی پێم خۆشە حەزم لێتی کولتوری خۆمە عادەت و تەقالیدی وڵاتی خۆمانە بە شتێکی باش و جوان ێزانم جۆرەکانی جۆری جامانەمان زۆرە نەوعەتی زۆرمان هەیە جامانەمان هەیە لە سووریاوەیە جامانەمان هەیە لە سینەوە خۆمان بەکردین و ئەیهێنین بۆ ئێرە بەگشتی جۆری زۆرە بۆ نمونە ئەم جۆرانەمان هەیە ئەم کاڵە قەدیمی شار لە سلەیمانی ئەمانیان بەکارێنە ئێستا با بڵێن لە ناوچەی دوهۆک و هەولێر و دەشتی هەولێر و دەشتی کۆیە زیاتر ئەمانە بەکارێنن ئەم بابەتانشمانێ ڕەشەکان زیاتر دەستوری ناوچەی خۆمانە ناوچەی سلەیمانی بەگشتی با بڵێن گەرمیانیش و ناوچەی هەڵەبژە ژەگرێتەوە ئەم شێوازانەشی هەیە مامناوەندن مامناوەندەکانش عادەتە لای خۆمان و زیاتر ناوچەی پشدەر و کەمەکێکی ناوچەی هەولێریش حەزی پێەکەن جۆرمان زۆرە جۆرەکان با بڵێن لە دوای ئەمانە کە سادەن با بڵێن هەڵبەستراومانەیە شێوازی هەڵبەستنمانەیە هەڵبەستراوی سپیمانەیە هەڵبەستراوی ڕەشمانەیە لە هەڵبەستراوی سپیا دووسێ نەوعی ترمانەیە ئەم شێوازانەمانەیە ئەمانە هی شێوازی هەولێریە ئەمانیان شێوازی سلەیمانیە لە هەڵبەستراوی سپیشە ئەم بابەتانەمانەیە شێوازی هەولێری و شێوازی سلەیمانیشمانێت جیاوازیەکەی ئەوەیە لە ناوچەی هەولێر باریکتر و جوانتری هەڵەبەسن لە ناوچەی خۆمان تۆزی ئەستورترە و زیاتر با بڵێن مامە حاجەکان و گەنجەکان حەزیان بە وردەکەیە باڵێن ئەم شێوازانشمانەیە ئەم شێوازی سپیانە ئەمە زیاتر گەنجان حەزیان پێیەتی تێگەی ئەم بابەتەی پێوە هەیە حەزی پێ ناکە لە ڕەنگی سوورە هەر گەنجان حەزی پێیەکەن ئێستا تەقریبەن مۆدێلی هەیە ئەم شێوازانیشیە با بڵێن ئەمە سادەکەیەتی گوڵنکەی پێوە نییە با بڵێن ئەم نەخشەی تریشمان هەیە کلااوەکانی شێوازمان زۆرە ئەم شێوازانەمان هەیە ئەم شێوازانەشمان هەیە ئەمەیان لە موادی نایلۆن دروستەکرێ ئەمەشیان لە موادی دەزوو دروستەکرێ بەڵێ لە کوردستان دروستەکرێ بەڵامیترە هەنێکی لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەنێکی لە کوردستانی خۆمانە لە باشوور دروستەکرێ شێوازی ناوچەیەکانمان با بڵێن دەستوری ناوچەی هەولێر زیاتر با بڵێن ئەمان لەم شێوازانیان حەزپێتەوە ئەمەش چەند شێوازێکتری ئێستا من لەلام نییە هەیە بریسکەدارە هەیە تایبەتر دروستەکرێ لە ناوچەی خۆمانە زیاتر ئەم بابەتانەیە یاخود کڵاوەکەی ڕەقتر بێ بە حکمی جامانەکە باشتر ڕاگرێ و تێک ناچێت جیاوازیەکەمان لەگەڵ ڕۆژهەڵاتە بۆ بەستنی جامانە و کڵاو لە ڕۆژهەڵات هەنێ قوماشی تر هەیە بەکارێنن زیاتر لە ناوچەی بۆکان ئەوە لێرە کەس حەزی پێ ناکە جامانە شەرە بن بەڵام کە جامانە بن زیاتر لەم بابەتە سپیانە ئەبن نرخەکانی بەگشتی لە 3,000 دینار و دەست پێکە تا وەگەیتە نزیکەی 8,000 دینار بە نیسبەت جامانەکانەوە ئەوانەی کە سعرەکانیان زۆر گرانە شێوازی هەڵبەستنەکانی دەور ئەبینێ ئەو پارێزیە کاچێتە سەری حەقدەستی هەڵبەستنەکەی کە ئێمە با بڵین بۆ ئێمە گرانترێکەوێت و بە گرانترەی فرۆشت سادەکانی بەعام یعنی ئەگە دەستکاری نەکرێ ئیتر لە 3,000 دەست پێکە تا وەگەیتە 15,000 دینار عليك السلام ورحمة الله كاك بخير بيا يا أخو سر شاوم سر سرماتي بخير مشكي بو قاتيتو أما جوانا أما هر جوانا طبعا هل بجاردينش بدلي جناب تر أو بابة زور جوانا أو جوانا أو شوازي داور بقيها أو شهر جوانا وكو بكارهنان بداخ ولا تشاو صالاني ترى كمي كردوا بەتەمەنەکانمان وردە وردە کەمە بنە و گەنجەکانیشمان کەمتر تالبین بەڵام
کە بگەینە وەرزی بەهار و بەرەو جەژنی نەورۆز بڕۆین بە حکمی ئەوەی لە نەورۆزی کوردەواریین گەنجانێکی زۆر ڕوومانتیەکەن بۆ کڵاو و جامانە لە زستانانیشە سەرفیاتەکەی خراپ نییە بازاری باشە هش بە حکمی سەرماسۆڵەکە کە بۆ نمونە کابرات جامانێک یاخود مشکێک ئەکرێت و لە ملیەکە بۆی لە سەرمان خۆی بپارێزێت بەڵام ئەو کوتر نیسبەتی کڕین و فرۆشتی کەمی کرد بە نیسبەت جۆرەکانی مشکێوە جۆرمان زۆرە بەداخۆ من هەمیم نەماوە بەڵام هەنێکتان هەر بۆ باسەکەم ئەم شێوازانەمان ئێمان پێڵەن ئەڵوەنی ئەمانەمانێ پیانەڵەن داوربەگی لەم شێوازی سوورە بەڵام ئەسڵەکەی هەمانە ناوچەی گەرمیان و خانەقین و کەرکک زۆری تالبن ڕەنگی سەوزمان هەیە ئەم ڕەنگی ڕەش و سیمەمانەیە پێیان پێڵێن عەلیخانی ناوەکانیان جیاوازە هەر ناوچە و ڕەنگێکی خۆی هەیە لە هەورامان نام ڕەنگە زۆر بەکاریێنن لە دوایەوە ئەچێتەوە سەر ئەڵوانیەکەی لە دوایەوە چێتەوە سەر عەلیخانیەکەی لە دوایەوە چێتەوە سەر سوورباوەکەی زیاتر ناوچەی گەرمیان و کەرکک تالبی